سەبارەت بە دۆخی ئەفغانستان و دوای ساڵێک لە گرتنە دەستی دەسەڵات لەلایەن تالیبان و کشانەوەی هێزەکانی ئەمریکا بە یەکجارەکی لە ئەفغانستان ئەمە ساڵێک شتێک زیاتری تێپەڕاند. گفتوگۆ لەگەڵ بەڕێز سووریا قەرداغی شارەزا لە کاروباری ئەفغانستان دەکەین کە بەڕێزیان لە زۆتەرمێر لە هۆڵنداوە لەگەڵمانە. کاکوریا سڵاوت لێبێت، تالیبان خانەخوێ و ئەمریکا بێگانە بوو، ئەمریکا ئەفغانستانی بەجێ هێشت، ئێستا بەدەست تالیبانەوەی ڕەوشی ئەفغانستان ئێستا چۆنە؟ بەڵێ ئەم کاتێوەش بە کاتی بیرەنانش باشتر. ڕەوشی ئەفغانستان لە باشەوە بۆ خراپتر ڕۆشت لە زەمانی لە دوای ڕوخاندنی تالیبان لە نۆڤەمبەری 2001 ئەفغانستان توانی حکومەتێکی مەدەنی دروست بکات و ئازادی زۆردا بە ڕاگەیاندن و بە ژنان و لە مەسەلەی تعلیم و یعنی بەرەو باشیە ڕۆشت ئەفغانستان. بەڵام لە هەمان کاتە مەسەلەی شەڕی تالیبان هەر مایەوە و ئەمنیەت لە تالیبان لە ئەفغانستان هەر خراپ بوو و بەرەو خراپتر ڕۆشت. ئینتحاریکی زۆر بوو، هەتا ئەو بوو کە 2021 ئەمریکا لەگەڵ تالیبان دانیشتن لە قەتەر و گەیشتن بە فۆرمولێکە، ئەو فۆرمولەوە بوو کە تالیبان بگەڕێنەوە حکومەتێک دروست بکەن پێکەوە لەگەڵ حکومەتی حکومەتی ئەشرەف غەنی. بەڵام ئەو بوو کە ئەوە نزیکی شارەکە بوونەوە حکومەتی ئەفغانستان هەمووی هەڵهاتن ڕۆشتن بۆ دەرەوە و تالیبان حکومەتی کردە دەست خۆیان. تەنها شتێک کە باش بۆ ئێستا ئەوەیە کە ئینتحاری نەماوە، چونکە جاران هەموو ڕۆژ ئینتحاری بوو، خەڵکێکی زۆرە کوژرا. ئێستا هەرچی هەیە دەستکەوتەکانی جاران هەموو کەواتە کە ئەمریکا لێ باشتر بیان ئێستاکە بەدەست تالیبانەوەیە. خۆی وەختی ئەمریکا لێوە بوو زۆر باشتر لە وەخت لە ئێستای کە ئێستا ئەفغانستان هەیە زۆر، چکە وەکوتم ئێستا تەنها شتێک ئەمنیەتەکە هەیە، یعنی ئەسایش لە ئەفغانستان لەبەرەوە انتحارەکان هەمووی تالیبان بوون. ئێستا ئەوە نەما، بەڵام وەزع زۆر خراپە، ڕێژەی فەقیری زۆر بەرز بۆتەوە، یعنی وەزعەکە زۆر خراپە لە ئەفغانستان. باشە کاگوریا قسەیەک هەیە، ینی بەشێک لە چاودێران لەوێ لە میدیا جیاوازەکانی جیهانیدا قسە دەکەن سەبارەت بەم پرسە، دەڵێن ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەمریکا بگەڕێتەوە ئەفغانستان. تۆ لەم بارەوە چ ڕایەکت هەیە؟ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە چی بکات ئەمریکا؟ خۆ ئەوەی کە کردی 20 ساڵ ئەمریکا بە تریلیۆن سەرفی کردە سەر ئەفغانستان نەگەیشت بە نەتیجە. یعنی معقولە حکومەتی ئەمریکا دووبارە وەزعەکە ئەرزیابی بکات و بگەڕێتەوە و هەم 4-5 تریلیۆن خەرج بکات. دوایەوە مەسەلەی ئاجندەی ئەمریکا حاڵ حاضر ئەفغانستان نییە، لە ئاجندەی ئەمریکا دەرچوو مەسەلەی ئەفغانستان. حاڵ حاضر هەموو دنیا بەرەو ئەوروپا بەرەو مەسەلەی ئۆکرانیا و بەرەو مەسەلەی رووسیا و مەسەلەی فەلەستین و ئەمانە زۆر گرنگترە لە مەسەلەی ئەفغانستان. بڕام بکەم ئەفغانستان وەکو بۆ مەسەلێکی دەست دووەم، یعنی ئەوەنە خەڵکەکە گوێ پێ نادایتر. باشە، ئەم باسیەوەت کرد گوتت ئەمریکا چی بکا بگەڕێتەوە لە پرسیارەکەی ئێمەدا، گوتت 20 ساڵ هیچی بەهیز نەکردوای سەرفکردنی تریلیۆنان. ینی ئەمە وا دەکات کە بگوترێت ئەمریکا شکستی هێناوە لەوەدا یاخود چی؟ بەڵێ ئەمریکا شکستی هێنا، ڕاستە. ئەمریکا چۆن لە ڤێتنام شکستی هێنا دەرچوو، لە عێراق شکستی هێنا دەرچوو، لە ئەفغانستان شکستی هێنا دەرچوو، بەڵام اعتراف ناکە، بەڵام حقیقت بێ بڵێ ئەمریکا شکستی هێنا لە ئەفغانستان. ئەم جۆرە سیاسەتە دەکاتەوە جارێکی دیکە ئەمریکا مادام لە هەمووی هەر شکست بێت. عادەتێتی ئەم شتاناکە وەڵا ئابرای شتێکی تەبیعی ئەمریکا ئەچێت بۆ وڵاتەکانی هەوڵەدا چاکی بکات، چاک نەبووە بەجێڵێ گۆش نادا. ئەمریکامە تەجروبەمان زۆرە لەگە ئەمریکا لە زۆر وڵاتانی دنیای ئەمریکا چووە یارمەتی داوە و بەڵام ئەگەر زانی بەرەو پێشەوە ڕوا ئەمێنێتەوە. ئەوە لەگەڵ ئەوروپای تاقی کردەوە، لەگەڵ جاپان، لەگەڵ کۆریا، لەگەڵ زۆر وڵاتی ئەمریکا پێشکەوت، بەڵام لەگەڵ هەندێک وڵاتی پێش نەکەوت، یعنی کێکلەوانەی ئەفغانستان لەگەڵ ئۆکرانیا پێشکەوت. ئەگەر چی بابەتەکە دەگۆڕێت بەڵام بە کورتی لەگەڵ ئۆکرانیاش بەعکسەوە لەگەڵ ئۆکرانیاش پێش نەکەوتووە. ئەوە پێشکەوتن نییە تۆ چەکی دنیا بنێری شەڕ بکەیت لەوێ.
ئەوەش هەر شکست دەخوات. باشە کاگوریا دو پرسیار لێ دەکەم هەرێنێ قسەکاندا باسی ڕووسیات کرد ئەوەی کە ئێستا لە ئەفغانستان هەیە لەگەڵ تالیبان ینی دەکرێت سەر ئێشەیەک بۆ رووسیا دروست بێتەوە وەکەوەی کە نزیکەی 30 ساڵ لەمەوبەر هەبوو بۆ رووسیا ئەمە دروست دەبێتەوە لە ئەفغانستان ڕ بەڵێ پێشکی براگیان ئەفغانستان تەنها وڵاتێکە لە دنیاە دەستوری نییە بە هیچ لە ئەفغانستان دەستور نییە دەستور قبول ناکەن شریعەتی ئیسلامی قبولەکەن باشە ئەمە خۆی کێشەیەکی گەورەیە بۆ ئەو وڵاتانی کە دەوروبەری ئەفغانستانە ئێستا پاکستان گیری خواردووە بە دەستی ئەفغانستان لەبەرەوەی خۆی تالیبانی هەیە وەترسێت لەم مەسەلەی شریعە بێتە پێشەوە ئەترسێت لە تالیبانیەکانی خۆی جنوبی رووسیا باشووری رووسیا کە 5 وڵاتی ئاسیایی ناوەڕاستە ئوزبەکستان کازاخستان و تورکمەنستان و قرغستان ئەم وڵاتانە زمینەیەکی تایە کە تالیبان ئەتوانێت لەوێ جوبوجولێک پەیدا بکات جوبوجولێکی تێرۆریستی لەبەرەوەی رووسیا ئەترسێت لەبەرەوە نزیکی بۆتەوە حاڵ حاضر رووسیا و چین و هندستان ئەیانەوە لەگەڵ تالیبانە دانشن بۆ گفتوگۆ هەتاکو خەتەرەکە نەیەتە نزیکی ماڵی خۆیان نەبێتەوە تالیبان وەکو بۆمبێکە لەو منتیقەیە هەر ڕۆژ بە ڕۆژانە هەمە تەقێتەوە بێ هەم کۆمەلگای نێودەوڵەتیە بێت دەستی درێژ کاتوە ئەفغانستان قورتار بکات ئەگە گەرەێکیان بێ ئەگە گەرەێکیان بێتوانێت بەڵام ئەمە حکومەتێکی وەکو بۆمێکی هینە یعنی موقەتە دانراوە لەو ناوچەیە. بەڵێ بەڕێز وریا قەرداغی شارەزا لە کاروباری ئەفغانستان لە زۆترمێر لە هۆڵنداوە لەگەڵمان بی سوپاس بۆ تۆ کاک وریا ماندوومان کردیت.